کۆماری ئیسلامی لە بەردەم شەڕیان تەسلیم بووندا. خامنەئی ڕێبەری کۆماری ئیسلامی ڕۆژی یەکشەممەی ڕابردوو لە دیدار لەگەڵ سەرۆکۆمار پزیشکیان و کابینەی حکوومەتی ئێران درێژەی دۆخی نەشەڕ نەئاشتی بۆ کۆماری ئیسلامی بە مەترسیدار وەسف کرد. ئەڵبەت ئەم هەڵسەنگاندنە ڕاستە. درێژەدان بەو دۆخی ئێستا ڕژیمی لەگەڵ شەڕێکی گەلێک کاولکارانەتر لە شەڕی 12 ڕۆژە یان دۆخی تەسلیم بوونی بە تەواوەتی لەسەر مێزی دانوستان بەرەو ڕوو کردوێتەوە. کۆماری ئیسلامی بە ناچاری دەبێت یەکێک لەم دوو ڕێگایە هەڵبژێرێت. واقعیە دەوەیە کە هەردوو ڕێگایە کە دوجار دەگەنە یەک خاڵ. ئەگەر بژاردەی شەڕ هەڵبژێرێت، ئاشکرایە کە ئیسرائیل بە پاڵپشتی ئەمریکا ئەمجارەشیان لە بواری سەربازیدا دەستی باڵای بەسەر کۆماری ئیسلامیدا دەبێت. بەڵام سەرنجام ئەم شەڕەش بە شێوەیەکی سروشتی گفتوگۆ و دانوستانی لێ دەکەوێتەوە و ئەمجار کۆماری ئیسلامی لەسەر مێزی دانوستان ناچار دەبێت ئیمتیازاتی زیاتر بدات و بە واتایەکی تر ڕێکەوتنی تەسلیم بوونی خۆی واژۆ دەکات. بەڵام ئەگەر هەر ئێستاش بژاردەی دانوستان هەڵبژێرێت، دەرەنجامەکەی ڕوونە. کۆماری ئیسلامی هیچ ئامرازێکی گوشاری بۆ بەدەستهێنانی ئیمتیاز لەسەر مێزی دانوستان بەدەستەوە نییە. دانوستانەکانی بەرجام لە دۆخێکدا بەڕێوە چووکە کۆماری ئیسلامی بەکردەوە حکومڕانی بەشێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دەکرد. بەڵام دانوستانەکان ئەم قۆناغە لە دۆخێکدا بەڕێوە دەچێت کە ئەو توانایانەی لەدەستداوە و هەروەها لە شەڕێکی ڕاستەوخۆی 12 ڕۆژەشدا شکست خواردوو و هاتوۆتە دەرەوە. ئەوەی کە خامنەی بۆ خۆی گلەی لە دۆخی نەشەڕ نەئاشتی دەکات، وەک دەڵێن کاری خۆکردە و هیچی لەگەڵ ناکرێت. بەڵام خامنەی وەک هەمیشە ئامادە نییە بەرپرسیارەتی ئەو سیاسەتانە بگرێتە ئەستۆ کە ڕاستەوخۆ گرتوویە بەر. ناوبراو ڕەخنە لە دۆخی ئێستا دەگرێت لە کاتێکدا خۆی پێداگری لەسەر بەردەوامبوونی پیتاندنی یۆرانیۆم لە ئاستی 60% بەکردەوە ڕێگری لە هەر ڕێکەوتنێکی جددی لەگەڵ ئەمریکا کرد و بیانوویدا بەدەست ئەمریکا و ئیسرائیلەوە بۆەوەی هێرشی سەربازی بکەنە سەر ئێران. لە خولی یەکەمی دانوستانەکاندا ئەوە خودی خامنەیی بوو کە بربەستی خستە سەر ڕێگەی گەیشتن بە سازانی تیمی دانوستانکاری کۆماری ئیسلامی و شەڕی 12 ڕۆژە ڕوویدا. دۆخی نەشەڕ نەئاشتی ڕێک ئاکامی استراتیژی دووفاقی کۆماری ئیسلامیە. لەلایەک بەردەوامبوون لەسەر ئەو ڕێگایەی ئێستا دەبێتە هۆی قوڵبوونەوەی قەیرانی ئابووری و گۆشەگیری نێودەوڵەتی هەرچی زیاتر، و لەلایەکی دیکەشەوە داواکاریەکانی ئەمریکا و دەوڵەتانی ڕۆژاوا لە پرسی پیتاندنی یۆرانیۆم تێپەڕیوە. ئەوان هاوکات خوازیاری سنووردارکردنی مەودای موشەکەکان و هەڵوەشانەوەی سپای قودس وەک باڵی جێبەجێکاری کۆماری ئیسلامی بۆ دەستێوەردان لە ناوچەکان. ئەگەر کۆماری ئیسلامی هەروە درێژە بە کەل لە ڕەقی خۆی بدات، بێگومان دەوڵەتی ئیسرائیل ڕێگەی پێنادات کە بە خەیاڵی ئاسوودە هێزە زیان لێکەوتوەکانی ڕێک بخاتەوە. یەحیا ڕەحیم سەفەوی ڕاوێژکاری باڵای سەربازی خامنەی ڕایگەیاندووە کە ئێمە لە ئاگربەستدا نین، بەڵکو لە قۆناغێکی شەڕداین و پێی وایە کە ئەگەری ڕوودانی شەڕێکی دیکە لە ئانوساتدایە. ئەگەر شەڕێکی تر ڕوو بدات، بێگومان زۆر لە شەڕی 12 ڕۆژە کاولکارتر دەبێت. بەڵام کێ بەرپرسە لەو دۆخەی کە ڕژیمی ئیسلامی تێکەوتووە جگە لە خودی خامنەیی؟ ترامپ لەلایەکەوە هانی ئێران دەدات بۆ گەیشتن بە ڕێکەوتن پێشەوەی زۆر درەنگ بێت، و لەلایەکی دیکەشەوە هۆشداری دەدات لەوەی کە هێرشەکانی داهاتووی ئیسرائیل گەلێک کاولکارتر دەبن. خامنەیی هەر لەو قسە و باسەدا سەفەری پزیشکیانی بۆ چین بە گرنگ وەسف کرد و لەسەر سیاسەتی ڕوو لە ڕۆژهەڵات جەختی کردەوە. لەم پەیوەندیەدا دەبێ بوترێت کە لە ڕوانگەیەکی گشتیەوە سیاسەتی ڕوو لە ڕۆژهەڵات دەتوانێت بەشێک بێت لە استراتیژی مانەوەی کۆماری ئیسلامی، بەڵام ئەم ئاراستە استراتیژیە لە قۆناغی
ئێستادا ناتوانێت ڕێگایەکی تاکتیکی بێت بۆ کۆماری ئیسلامی بە مەبەستی ڕزگارکردنی لەو بنبەستەی کە تێکەوتووە. ئەزمموی دوومانگی ڕابردوو دەری خستووە کە ئاراستەی استراتیژیکی کۆماری ئیسلامی هەرچیەک بێت، نەچین و نە ڕووسیا هیچ کامیان بە شێوەی کردداری پشتی کۆماری ئیسلامی ناگرن و هەڵوێستەکانیان ئەو پەڕی ئیدانەکردن تێناپەڕێن. ڕووسیا گرفتاری شەڕی ئۆکراینە و هەموو هەوڵەکانی لەسەر سەرکەوتنی لەم شەڕەدا چڕ کردوێتەوە. هەروەها دەوڵەتی چینیش نایەوێت تێکەڵچوونی سەربازی لەگەڵ ئامریکا و هاوپەیمانەکانی لە هیچ شوێنێکی جیهان ڕوو بدات و کێبڕکەی ئابووری وەک ئەولەویەت خستوێتە دەستوری کاری خۆیەوە. لەم ڕووەوە زۆرتر گرنگی بە ڕاگررتنی هاوسەنگی لەگەڵ ئامریکا و وڵاتانی کەنداو دەدات. هەروەک بینیمان نەچین و نە ڕووسیە بەشداریەکی جددیان لە بنیاتنانەوەی سیستەمی بەرگری ئاسمانی کۆماری ئیسلامیدا نەکرد. بێگومان کۆماری ئیسلامی نەدەتوانێت سازش بکات و نەشەڕ بەبێ ئەوەی کە باج بدات. پرسی ڕاستەقینەی جێنشینی خامنەی بەلای خۆی. چەند باڵ و لایەنی تر لە ناوخۆی ڕژیمدا خەریکن خۆیان بۆ دوای ئەو دۆخی سازانە ئامادە دەکەن کە پێدەچێت بەڕێوە بێت. ئۆلیگارشی دارایی سپای پاسداران کە بۆ بەدەستهێنانی دەسەڵات لە پشپەردەوە خۆی حەشار داوە و هەروەها ئەو ڕێفۆڕم خوازانەی کە هەرڕۆژە و بە پلانێکی نوێوە دێنە مەیدان، هەموو ئەمانە بەشێکن لە ئاڵوگۆڕی ڕوخسارەکان لە لووتکەی دەسەڵاتدا. بەڵام کرێکاران، زەحمەتکێشان و جەماوەری وەگیان هاتوو مەیدانی مانۆڕی ئەو گروپ و لایەنانەی ناوخۆی ڕژیمیان کە هەریەکەیان بە جۆرێک لە جۆرەکان هەوڵی ڕزگارکردنی کۆماری ئیسلامی دەدەن لەم خەیرانە زۆر سنووردار کردوێتەوە. چارەنووسی سیاسی دواڕۆژ ئێران نەک بە ئاڵوگۆڕکردنی مۆرەکانی ناو ئەم دەسەڵاتە، بەڵکو بە ڕاپەڕین و بەرخۆدان و شۆڕشی جەماوەری و سەرنجام بەڕووخانی شۆڕشگێڕانەی کۆماری ئیسلامی دیاری دەکرێت.